أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين. خواي قور سبحانه وتعالى حمد سناي دكره لبروي الله سبحانه وتعالى لبروي رب العالمين لبروي الرحمن الرحيم لبروي مالك يوم الدين. والله خواي قور حمد سناي دكره لبروي الله سبحانه وتعالى لخودي خوي لذاتي خوي خاوني ئەو ناوە جوانانە و ئەو سیفاتە بەرزانەیە کە شایانی ئەوەی حەمد و سەنا بکرێ و هەروها حەمد و سەنا دەکرێت لەبەرەوەی پەروەردگاری جیهانیانە. پەروەردگارێتی خوای گەورە لۆ بەندەکانی بە گشتی و بە تایبەتی بە گشتی پەروەردگارە خوای گەورە ئەو بەندانەی خەڵق کردیە و هەروها ڕزقیان دەدا و هەروها ڕێنمونیان دەکات لە بۆ بەردەوامبوونی ژیانیان و بە تایبەتیش پەروەردگارێتی خوای گەورە لۆ پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام لۆ ئەولیا و دۆستان و ئیمانداران پەروەردەیان دەکا بە ئیمان بە تەوفیقکردنیان لە بۆ کاری چاکە و پارێزیکردنیان لە کردەوەی خراپ و هەروها خوای گەورە حەمد و سەنای دەکرێت لەبەرەوەی ئەڕەحمان الرەحیمە. خوای گەورە ڕەحمەتەکەی وەسعت کولە شەی لە دونیا، موسڵمان و کافری گرتیتەوە، هەموو شتێکی داگرتێ و هەروها ئەو ڕەحمەتەی تایبەتە بە ئیمانداران لە ڕۆژی قیامەتدا و هەروها مالکی یەومی الدینە. خوای گەورەم هەم مەلیک و پادشایە هەم مالیکە و خاوەنە. ئیتر لە دنیاش خوای گەورە مەلیک و مالیکە، بەڵام بەشێک لە مولک و بەشێک لە دەسەڵات لە دنیا دەیداتە کەسانێک لە بۆ تاقیکردنەوە، بەڵام لە قیامەتدا هەر بەخۆی مەلیکە و مالیکە، هەر بەخۆی قەزاوەت دەکات لە نێوان بەندەکانی. لێ لەسەر ئەو قەزاوەتکردنەشی خوای گەورە حەمد و سەنای دەکرێت، وەکو لە کۆتایی سوورەتی ئەز-زومەردا خوای گەورە باس لەو قەزاوەتکردنە دەکات و دەفەرمی وەقوضیە بەینەهم بالحەق وەقیل الحەمد لله رب العالمین. خوای گەورە قەزاوەت لە نێوان بەندەکانی دەکات بە حەق، ئینجا دەگوترێ الحەمد لله رب العالمین بە موسڵمان و کافرەوە، هەتا ئەو کەسەی کەوا دەستە ناو جەهەنەم دڵی پڕە لە حەمد و سەنای خوای گەورە، لەبرەوەی دەزانی خوای گەورە سبحانه وتعالى ئەو پەڕی عەدالەتی کردێ و زوڵم لە کەس ناکا. فالحەمد لله رب العالمین.